لە کۆبنەوەی لایەنەکانی بەشدار لە حکوومەت و پەرلەمان داوا کرا کە پەرلەمان کۆبوونەوەکەی سبەینێ دوا بخات. بۆ چوونیەوە چییە؟ دوای دەخەن؟ بەناوی خۆی گەورە ڕێزمان هەیە بۆ بینەرانی کوردستان ئەو خەڵکە خۆری کوردستان کە بم شەوە دانیشتون و متابعی دەستگاکانی ڕاگەیان نەکەن لە پێناوی ئەوەی کە لایەنەکە ئەگەر بە سازانێک سازانەکە یاساشکێنیتیانە بێ و لە چوارچێوەی کاری پەرلەمانیە ئەم پرسە حەلکرێت بۆ چوونی ئێمە وایە ئەوە قەرارەکەش مەبدەئیەن وایە بەیانی پەرلەمانی کوردستان دانیشتنی خۆی لە کاتی خۆیان گرێتدات. باش ئەگەر هاتوو لە ئێستادا کۆبنەوەی چوارخۆڵی کرا و دوای کۆبنەوەی پێنجخۆڵی کرا ئاگاداری کۆبنەوەی چوارخۆڵەکە بوون؟ بەڵێ کۆبنەوەی چوارخۆڵی کراوە بەڵێ ئاگاداری و ڕێیەک یەکگرتووی ئەو چوار لایەنە هەیە ئومێدمان وایە ئەو ڕایە لەگەڵ پارتی کوردستان شا بگەن بە سازانێک بەڵام دیستانەوە تاکی دەکەمەوە سازانێک لە چوارچێوەی یاسا لە چوارچێوەی وەری پەرلەمانە ئێمە لەو مەبادەی خۆمانەکەین کە لەگەڵ سیستەمێکی پەرلەمانی تەواوی. باش ئەو چوار لایەنە بۆ چوونەکان بۆ ئاراستەیە بۆ جەختکردنەوە بۆ لەوەی کەم بابەتە لەنێو پەرلەمانێک لای بکرێتەوە؟ بەدڵنیاییەوە باش گەر هاتوو پارتی دیموکراتی کوردستان بەم داوایە ڕازی نەبوو؟ ئێمە هیواخوازین ئەم بابەتە پارتی دیموکراسی کوردستانیش یعنی تێبگا لە خواستی ئەم لایەنانە و بابەتەکە چیت بە شەخص ئەم لایەنە هیچ طموحێکی شەخصیان نییە، هیچ کێشەیەکیان نە لەگەڵ بەڕێز بەرزانیە هەیە و نە لەگەڵ پارتی دیموکراسی کوردستانە هەیە، بەڵکو لە خەمی دروستکردنی سیستەمێکان کە ئایندەی ئەم وڵاتە ئایندەیەکی باش بنیاد بندێ. من دڵنیام ئەگەر پارتی بەو نەفرەوە بڕوانێت ئەم تەوەگەینێت. باش ئەگەر دڵنیان و جۆرە بیرکردنەوەی هەبێت. بزوتنەوەی گۆڕان سوورە لەسەر تەواوی هەڵوێستەکانی خۆی؟ ئێمە دیفاع لەو پرۆژەکەی کە پێشکەشمان کردووە و مبدئیاً بەیانی دانیشتەکە لەسەر خوێنەوەی دووەمە عەفو پرۆژانە، بەڵام ئیتر ئەمە گفتوگۆ و سازانە، بەڵام دیسانەوە تاکی دەکەمەوە ئێمە لە چوارچێوەی سازانە دیفاع لەو مەبدەئەکەین کە مەبدەئی سیستەمێکی پەرلەمانیە پێمان وایە ئەگەر هەرێمی کوردستان بە بەراوردکەین بە وڵاتانی دەوروبەری خۆمان ناکرێت وەرێمی کوردستان بەی بەراوردیکەی بە وڵاتێکی ئەوروپی یاخود ئەمریکی، بەڵکو بە بەراوردیکەی بە سووریا بە عێراق بە ئێران بە یەمەن مانە سیستەمی پەرلەمانی بوو ئێمە سیستەمێکی دیموکراتیە. ئێمە دیتانەوە تاکی دەکەین و هیچ کێشەیەکمان لەگەڵ بەڕێز بارزانیان نیە، بەڵکو ئێمە دید و تێڕوانینی ئێمە وایە سیستەمی پەرلەمانی دیموکراسیەکی جێگیر بۆ کوردستان بەرهەم. ئێمە دیفاع لەم مەبدەئەکەین و دیسانەوە تاکی دەکەمەوە هیچ کێشەیەکی شەخصیمان نییە، کێشەی شەخصیش لەم کۆبوونەوە باش. کاگەلی ئەگەر لە کۆبنەوەی پێنجخۆڵیش نەگەیشتنە سازان کۆبنەوەی چوارخۆڵی ئەوەی بۆ مسۆگەرکردن کە بەیانی نیسابی یاسایی تەواو بێت بە جۆرە لە جۆرەکان من لێرەوە جەماڵی گۆڕان نیا بکەمەوە وەکو فراکسیۆنی گۆڕان تەواو ببێت تەواو نەبێت کە ئێمە هیواخوازین تەواو بێت، هیواخوازین پارتی دیموکراتی کوردستانیش بێت، ئێمە چین بۆ دانیشتنی بێت. ئێستا ئەمەلی تەواوبوون زۆرتر نەبوو بە کۆبنە چوارخۆڵەکە ئەگەر یەکگرتووی ئیسلامیش هەمان ڕێی بزوتنەوەی گۆڕانەوەی کێتی و کۆمەڵی هەبێت؟ ئێمە یەکگرتووی ئیسلامی وەکو ئێمە پرۆژە پێشکەش کردووە و ئیمزایان لەسەر پرۆژە ئێستا شەوان بە خاوەنی ئەو پرۆژەیە دانن و من دڵنیاشم هەروە بێ واش بێت یعنی عورفی سیاسیش وایە بە ناکرێت حەز لە خۆی پرۆژە پێشکاونێ لە قاعی پەرلەمانە دیفاع لە پرۆژەی خۆیکە بەیانی بێنەوانی فعلێ ئێمە بکەن و پارتی کوردستانیش بێت لە قاعی پەرلەمانە بێوێت لە چوارچێوەی ئەو قانونا سەرنجەکانی خۆی جێگیرکە زۆرترین بۆ کۆکاتەوە لە چوارچێوەی پرۆسەیەکی دیموکراسیا هیچ بلەنجێشتیان. پەرلەمانی کوردستان دەتوانێت بابەتەیەک لای کاتەوە بقەدەوە لای ئێمە ئەگەر قسە لەسەر دیموکراسی پەرلەمانی کوردستان نوێنەری حەقیقی هەم حزبەکە حەقیقی لای خەڵکی کوردستانە و ئێمە بۆمان لە فراکسیۆنی گۆڕان دەسەڵاتی تەواومان پێدراوە نۆ ئەندامی فراکسیۆنی گۆڕان پێشتر ئەندامی جماعەتی دواتە ئەندامی سەرکردایەتی گۆڕان بوون زۆر باش لە سیاسەتی گۆڕان دڵنیاین بۆ ئێمە وەکو خۆمان لە بری حزب ئەتوانین ئەو دەسەڵاتەمان هەیە و ئەشتوانین ئەم پرسەیەک لە هیوادارین لەکانی باش جێگری سەرۆکی پەرلەمان دەڵێ دەگەر یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەمواریش بکرێتەوە کاری پێ ناکرێت وایە؟ ئەمە ڕێیەکە ڕێیەکی ناقانونیە چونکە ئەگەر قانون تعدیل کرێتەوە
اما قانونا وجيجيرك لێت ئەمە هەڕەشەکردنە و ئەم هەڕەشانە ئیش ناکات و پێویستە ئێمە بە زمانی عەقڵ و مەنطقی قسە بکەین و بەم زمانەش شیوارەکرێت بۆی تۆ بڵێ قانونێک دەرچێت یا دەرنەچێت لە پەرلەمان هیچ بەیاخی نییە باشە قەراردەن پەرلەمان هەر داخەن خۆ پەرلەمانمان بۆچی ئەگەر وانە بەڵێ عەلی حەمەد ساڵح ئەندام